بەناوی خی گەورە و میهرەبان هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمانی فارسی. کۆرتە چیرۆکی ئمڕۆمان بەناوی مەردێ کور و چێراغ. مەردێ کور یعنی پیاوی کوێر و چرا. بەلەوە دەست پێ بکەم بەم کۆرتە چیرۆکە لە بیرتان نەچێت بە تەکیدەوە سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەنەوە و لەسەر خاڵەتی ئاڵمودەوە دای بنێن و هەروەها لایکم بۆ بنێرم با منیش دڵخۆش بم و بتوانم وانەی زۆرترتان بۆ تومار بکەم. لەسەرەوەی کلیپەکە لینکی کلیپێکم دانیەوە کە کوڕێکی کوردە بە ناوی ماهان محەممەدی کە تەمەنی 18 ساڵە بە 18 زمان قساکات لە ماوەی 6 ساڵدا 18 زمان فێر بووە. تۆ زێدە گیراوە ببورندێم. روزی مردێ نابینا در شەهری کوچەکی زندگی میکرد. ڕۆژێک مردی نابینا پیاوێک کوێر در شەهری کوچەکی لە شارۆچکێکی بچووک زندگی میکرد دەژیا. شەبانێ که از خانه بیرون میرفت شەوانە کە لە خانووکەی بیرون میرفت ئەچوا دەرەوە هەمیشە چراغی ڕۆشنی در دەست داشت. بەردەوام چرایەکی گەشاوە ڕۆشن لە دەستیەوە بوو. در یک شب تاریک با چراغ روشنش در دست میرفت. لە شەوێکی تاریک چرایەکی داگیرسا و ڕۆشنش دەردەست میرفت دەڕۆشت بەڕێگە. گروهی از مردان از آن مسیر عبور میکردند. گروهی کۆمەڵێک لە پیاوان از مردان از آن مسیر لەو ڕێگە عبور میکردند. تێدەپەڕین نابینا را دیدند و او را مسخره کردند. نابیناکەیان بینی و گاڵتەیان پێ کرد. نابینا را دیدن نابیناکەیان بینی و او را مسخره کردن گاڵتە پێ کردن. گفتن ای مرد کور چرا چراغ روشن را حمل میکنی؟ ای پیاوی کوێر بۆچی ئەم چرا ڕۆشنە حمل میکنی؟ یعنی هەڵی دەگرێت و دەیبێت لەگەڵ خۆتا. شما کور هستید ئێوە کوێرن و چیزی نمی بینید و شتێک نابینن. ئاڕاستی لەبیرم نەچێتەوە وتر کۆردوینەر کە بە 29 زمان قسە دەکات دەتوانن سێری ئەو کلیپەچە بکەن لەسەرەوە دامنیاوە. مردێ نابینا با ئەدەب گفت پیاوە کوێرەکە بە ئەدەبەوە وتی این چراغ برای من نیست ئەم چرایی بۆ من نییە. این چراغ برای من نیست ئەم چرایە بۆ من نییە بلکه برای شما مردمی است که چشم دارید. بەڵکو بۆ ئێوەیە بۆ ئێوەی خەڵکیە کە چاوتان هەیە کە چشم دارید. ممکن است نبینید که یک نابینا می آید و او را هل دهید. لەوانەیە کوێرەکە نەبین و حاڵی پێ بنن. آنها احساس شرمندگی کردند. ئەوانە هەست بە شەرمەزاری و هەروەها لێبوردنیان کرد و عذرخواهی کردن یعنی لێبوردنیان کرد. خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە. ئەگەر بەدڵتان بووە حتمەن لایکم بۆ بنێرن جا بچینە سەر نکته اخلاقی داستان یعنی خاڵی گرنگی ئەم داستانە. قبل از صحبت دوبار فکر کنید. بەر لە قسەکردن دووجار بیرۆ بکەنەوە. هیوادارم ئەم کۆرتە چیرۆکە بەدڵتان بێت و سپاستان لێ دەکەم بۆەوەی کە تا ئاخری ئەم کلیپە لەگەڵمان بوون. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.